گۆرانی بیرتە لە تەنیاییدا منت دەلاواندەوە بەداواکاری ڕێبازی حاجی جەلال بێرکۆتیە هیوادارین بەدڵێبی پێشکەشە بە هەموو خۆشەویستانی کاکە ڕێباز Kışkatı vazfın takım, nasıl bakut karma
خەریکە دەمرێ کەس نییە بەدیارمەوە ئەخر تەرمیە و دڵم لە کام سوز بشارمەوە ڕێبازی حاجی جەلال لەو دانیشتە بۆ ئەوە ڕێباز لە بەندە نەمرێ مەطلوبی بەندەوە دەبێت ساچی بۆ بڵم گەربەرگوێی کەوێتەوە سڵاو لەو شێرە کوڕە کوڕی ڕۆژی پێشڕەوە ترسي من نزيزكم لبرزة ونفسها خلق تابي لسرجة ويدلي حرسها دەمە چوارە دەرێ لە ماڵەکەی خۆت بەسا ئەو دڵە ڕەنجاوەی من دەبێت چۆی وەڕەسا تۆ نەبی نازەنینم دڵم تەنیا و بێکەسە دەردی بێت جۆی گوڵم بۆم بووە بە وەرەسە ڕێبازی حاجی جەلال ڕێبازی حاجی جەلال ئەوە وا دێڵە مێسا دەبێت ساچی بۆ بڵێم قەت پێم مەڵێن بەسە شەرتە ساچی بۆ